ڕۆژی عارەفەیە و هاوڵاتیانی شاری سلێمانی ڕویان لە بازاڕەکان کردووە بۆ کڕینی پێداویستیەکانی ڕۆژی جەژن. ئەمە لە کاتێکدایە هێشتا موچەی مانگی 4 دابەش نەکراوە. ئەمەش قورسی و بارگرانی زۆری بۆ هاوڵاتیان دروست کردووە. دۆخی خەڵک خراپە، سەیرەکەی لە بازاڕە لە هەموو کات زیاتر گرانیە. ئەو شتەی کە خواستی خەڵکە و فەقیرێک ئەوێ بیکڕێ لەو ڕۆژە ناکڕێ. بازرگانەکانمان هەوڵی ئەویان هەلەکە بقۆزنەوە. حکوومەتەکەشمان و دەسەڵاتیشمان بە هیچ جۆرێک چاویان لە میلەتەوە نییە. هەتا بڵێ وەزعێکی خراپە، هەتا بڵێ شت گرانە، خەڵکی فەقیر یعنی چەند ساڵە من لەم بازاڕە ئیشەکەم هیچ ساڵێ بەقی ئەم ساڵ فەقیر هەژارم نەبینیوە. ئەو هاوڵاتی کەشتەکە ئەڵێ لەسەرم گرانە، موچەیەکی تەحدید کراوی هەیە، بژێویی تەحدید کراوی هەیە. کابرا سەیرەکەی نازانێ موچەیەکی 400-500 هەزارە. بیا بە نەوت، بیا بە غاز، بیا بە پێویستی ناوماڵ، بیا بە مناڵەکانی بۆ جلوبەرجی بۆ جەژن. لە پاڵ ناڕەزایی زۆری خەڵک و خراپی دۆخی بازاڕەکان، بەڵام بەشێک لە هاوڵاتیان حکوومەت و لایەنی پەیوەندیدار بە بەرپرس نازانن. زۆر بەشمان بە تاوانی حکوومەتی دەزانین. لەوانەیە حکوومەت سەبەبێک بێ، بەس خەڵکیش خۆی دەبێ ینی هاوکاری حکوومەت بێ. ئێمە تازە هەرچۆنێکی بێ لەگەڵ ئەو زروفە ڕاهاتوین دەیهێنین خۆش بێ ناخۆش بێ، بەس بیر لەو منداڵانە بکەینەوە، یعنی وا لە مێشکیان نەچەسپێنین بڵێن ئەم حکوومەتە ئاوایە ئاوایە ئاوایە. لیژنەکانی قایمقامێتی سلێمانیش لەسەر گرانی نرخی کەلوپەل و ئەو هەڵاوسانە کاتی کە دروست بووە بەهۆی جەژنەوە پێیان وایە کۆمەڵێک هۆکاری ڕابردوو ئەو کاریگەریەیان دروست کردووە. ئەم نرخانە خۆی پێشەم بۆ نێژ نرخەکانی بەرەوبەرزبوونەوە چووە، ئەویش هۆکارەکانی ئەو سێ فاکتەرە بوو کە یەکەمیان ڤایرۆسی کۆرۆنا بوو، دووەمیان لە دەستدانی خۆتی دیناری عێراقی بەرامبەر دۆلاری ئەمریکی، و فاکتەری سێمیشان ئەم چەنکێ بوو کە لە نێوان هەردوو وڵاتی ڕوسیا و ئۆکرانیا دروست بوو. ئەمیش وای کرد بە شێوەی کە لە شێوەکان ئێمە بەرکەوتەی ئەم گرانبوون و هەڵاوسانی کە جیهانی گرتەوانێ. لە بەرامبەر کۆنتڕۆڵکردنی نرخی کەلوپەل لە بازاڕەکاندا، لیژنەکانی قایمقامیەت دەڵێن چاودێریەکی وردی بازاڕەکان و بازرگانەکان دەکەن تا بتوانن کۆنتڕۆڵی بەرزکردنەوەی نرخی کەلوپەل و گرانی ناو بازاڕەکان بکەن. بۆ پێش هاتنی هەر بوونەیەک پلانێکی تۆکمی خۆماندانی ئێمە بەردەوامی لە مانگی پیرۆزی ڕەمەزانە لە ناو سنتەری بازاری سلێمانیە 4 لیژنە هەبووە بە ڕۆژ، 4 لیژنەمانەوە دوانیوەڕۆ تا بازار داخراوە و زائیدەن هەڵمەتی پەرفراوەمان کردو خۆمان وەکو لیژنەی باڵا و چەند لیژنێ بۆ سنووی کۆڵان و گەڕەکانی سنووی پارێزگای سلێمانی. لەگەڵ نزیکبوونەوەی جەژنی ڕەمەزان خواستی هاوڵاتیان بۆ دابینکردن و کڕینی پێداویستیەکانیان زێدەتر بووە. ئەمە لە کاتێکدایە دابەژنەکردنی موچە بۆتە گەورەترین ئاستەنگی لەبەردەم کڕینی کەلوپەل و پێداویستیەکانیان. سنوور کەریم، دەنگی ئەمریکا، سلێمانی.